مامۆستا چیتان هەیە لەسەر کەڵەشاخ؟ کەڵەشاخ سنەتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، واتە هەر کەسێک بیکە ئەجری ئەگات، پاداشتی ئەگات. و لە ڕووی تەندروستیەوە ئێستا حالیان خۆیان دکتۆرەکان زانستی طب زۆر ئیحتیمام و گرنگی پێدەن. یەک جار کەڵەشاخ بکەی بۆ خۆت لەسەر دەستی کەسێکی شارەزا و ڕێگە پێدراو، باشە؟ طبعا لەو کاتانی کەوا سنەتە و بەسکی ناشتا لە یعنی لە دوای نوێژی بەیانیەوە ئیتر هەستەکەی کە تۆ یعنی وەک بڵی تازە لە دایک بوویتە، ئەوەنە لە لاشەت خۆشە بێت، خەوت خۆشە بێت، وەکو بڵێ ها سەریەشە و ڕی و گێژیت نامێنێت، چست و چالاکە بیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمرمانی پێ کردووە کە کەڵەشاخ بکەین، بەڵام لای کەسێکی شارەزا، لای کەسێکی شارەزا. ببینن تەنانەت ئەو یاریزانانی کەوا موسڵمانیشنی، باشە؟ یعنی بۆ نمونەیەوە ئەو گەنجانی کە متابعی تۆپی پێن، وەنونا کریستیانۆ ڕۆناڵدۆیە، تەنانەت ئەمە نیێماڕە، ئەم یاریزانانی کە پیشەگەرن، کەریم بنزیمە خۆی هەر موسڵمانە، ئەمانە کەڵەشاخ ئەکەن. جۆرە کەڵەشاخێکی کەڵەشاخی وشکی پێڵێن، ئەوە تەنها بۆ نمونە خوێنەکە ڕاکێشێت، یعنی خوێنەکە دەرناکاتە دەرەوە، زیاتر مەساجی پێکەن، و ئەو کەڵەشاخی کەوا سنەتە ئەوەیە ئەو خوێنەی ژێر پێستەکە دەرەکەنە دەرەوە، کەواتە ئەو کەسانی وەرزش ئەکەن هەم پێویستیانە و ئەو کەسانەشی کەوا وەرزش ناکەن هەروەکوی ئێمەها ئەخۆین و دانشین و ئەخۆینەوە پێویستمان پێیەتی و بۆ تەندروستی یعنی دەرەجەیەکە. جا کەسێک ئەگە زەختی هەبێت، سەڵفانی هەبێت، ئازاری پشتی هەبێت، فەقەڕاتی هەبێت، یا قاچ چۆکی ژانکە، لەو شوێنانی کە ئازاری هەیە کەڵەشاخی لێ بگرن، بەڵام لە ژێر دەستی کەسێکی کارامە و لێزان. مامۆستاگیان لەسەر پارەی کەڵەشاخ هەنێ قسە شتانە دروستە بێ لەسەر ئەو فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نەهی کردووە لە وەرگرتنی پارەی کەڵەشاخ، و لەسەر ئەو فەرمودەیەشی کە خۆی بە فعلی خۆی ئەنجامیا و ئەجری چۆن بڵێ حەقی کەڵەشاخ کەشیاوە، یعنی ئیجماعێک لە بینی ئەو فەرمودانەیە چۆن بکرێت، چۆن لێ تێبگەین و بۆەوەی ئایا ئیشکالی هەیە پارەی کەڵەشاخ یاخود عەزیز نەبێت. لەما جەمعی بینی ئەم ئەحادیثانیان کردووە. باشە قوربانگیان، لە کۆتاییە ئەگەنە ئەو یعنی ئەو حەدەی کە دروستە لەسەر کەڵەشاخکردن ئەجر وەرگریت، واتا پارە وەرگریت، چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی کەڵەشاخی کردووە و پارە و ئەجرەکەشی داوەتە ئەو کەسێک کە کەڵەشاخەکەی بۆ کردووە. ئەمە دەلیل لەسەر ئەوەی کەوە دروستە ڕێگە پێدراوە کەسێک کە سابت بکات کەڵەشاخ بۆ خەڵک بکات و پارەش وەرگریت.